کەس بۆیەوە بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی ئاوڕانی ئەوکارم لە خزمەتەوەی عزیزین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی شەمە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. بانکێشتی دوو چالاکی کرێکاری دیکە بۆ ئیتلاعاتی شاری سنە. گیانبەختکردنی چوار کرێکار لە هێرشی پەهبادی بۆ سەر مەیدانی گازی کۆرمور. شەپۆلی دەست بەسەرکردنی چالاکانی مەدەنی و سیاسی لە باکووری کوردستان. داخوازی چواردە بەندکراوی سیاسی بۆ هەڵوەشاندنەوەی حوکمی ئەعدامی توماچ. گواستنەوەی کرێکارێکی مەحکوم بە ئەعدام بۆ بەندی تاکە کەسی زیندانی ئاهواز. کۆبوونەوەی ئێرانیانی دانیشتووی ئەمریکا لە بەردەم زانکۆی برینستۆن و پەرەسەندەی ناڕەزایەتی خوێندکاران بۆ پشتیوانی لە غەزە. درێژەی هەواڵەکان. بانکێشتی دوو چالاکی کرێکاری دیکە بۆ ئیتلاعاتی شاری سنە. ڕۆژی پێنجشەممە شەشی گوڵان دوو چالاکی کرێکاری دیکەی خەڵکی سنە بە ناوەکانی ئەحمەد قەمەری و شادمان بەنی بەشەر لەلایەن ئیدارەی اطلاعاتەوە بانکێشت کراون. بە پێی راپۆرتەکان ئەحمەد قەمەری و شادمان بەنی بەشەر سەبارەت بە بەشداریکردنیان لە مەراسمی 8 مارس ڕۆژی جیهانی ژن بۆ ئیدارەی اطلاعاتی سنە بانکێشت کراون و هۆشداری بەڕێوە نەبردن و بەشداری نەکردن لە مەراسماتی تایبەت بە ڕۆژی جیهانی کرێکاریان پێدراوە. لە ڕۆژانی ڕابردوودا چەندین هەڵسوڕاوی کرێکاری دیکە سەبارەت بە ڕۆژی 1 مەی ڕۆژی جیهانی کرێکار بۆ ئەو ناوەندە ئەمنیەتیە بانکێشت کراون و لێپرسینەوەیان لەگەڵ کراوە. ڕێزگرتن لە ڕۆژی جیهانی کرێکار لە شاری سەقز. بە پێی هەواڵێک کە لە شاری سەقزەوە بەدەستمان گەیشتووە ڕۆژی هەینی حوتی خاکە لێوە بەرامبەر بە 26 ئاڤریل کۆمەڵێک لە کرێکاران هەڵسوڕاوانی کرێکاری و دۆست و لایەنگرانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران لە دوو شوێنی جیاوازی شاری سەقزدا ڕێزیان لە 1 ئەیار ڕۆژی جیهانی کرێکار گرت. سەرەتا کۆبوونەوەکان بە سرودی ئانتەرناسیۆناڵ سرودی هاوپشتی جیهانی چینی کرێکار دەستیان پێکرد و دواتر بەشداربووان وێڕای بەرزڕاگرتنی 1 ئەیار ڕۆژی هاوپشتی جیهانی چینی کرێکار سەبارەت بە دۆخی جیهانی کرێکاران و بە تایبەت دۆخی دژواری کرێکارانی ئێران و کوردستان قسە و باسییان کرد و لەسەر یەکگرتووی و خەباتی بەردەوامی کرێکاران لە دژی نظامی سەرمایەداری جەختیان کردەوە. جێگای ئاماژەیە کە کۆبوونەوەکان دوای چەند کاتژمێر بەدانی دروشم و خوێندنەوەی سرودی شۆڕژگێڕانە لە کەشوهەوایەکی هاوڕێیانەدا کۆتاییان پێهات. گیان لە دەستانی دو وڵاتی لە چۆمی نازلوچای ورمێ. کاتژمێر 3:15 خولەکی ڕۆژی هەینی حوتی گوڵان دوو هاوڵاتی لە چۆمی نازلوچای ورمێ نوقمیاو بوون و گیانیان لەدەستە. ناوچەی نازلوچای ورمێ ناوچەیەکی گەشتیاریە، بەڵام ڕژیمی سەرکوتگەری ئیسلامی هیچ ئیمکاناتێکی ڕیفاهی و ئیمەنی بۆ پاراستنی گیانی هاوڵاتیان تێدا دابین نەکردووە و ساڵانە چەندین کەس بەهۆی خنکان لەو ڕووبارەدا گیان لەدەستەدا. بە پێی زانیاریەکان تەرمی یەکێک لەو قوربانیان دۆزراوەتەوە و گەڕان بە دوای تەرمی کەسی دووهەم بەردەوامە. گیانبەختکردنی چوار کرێکار لە هێرشی پەهبادی بۆ سەر مەیدانی گازی کۆرمور. حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆژی هەینی حوتی گوڵان 1403 هەتاوی ڕایگەیاند بەهۆی هێرشی پەهبادی بۆ سەر مەیدانی گازی کۆرمور لە پارێزگای سلێمانی چوار کرێکاری یەمەنی گیانیان لەدەستدا. بە وتەی هەندێک لە سەرچاوەکانی هەواڵ هێرشەکە لە ڕێگەی کاتوێشاوە ئەنجام دراوە و هەندێکی دیکەش باز لە هێرشی پەهبادی بۆ سەر بینایەکی تازەساز لە نێو مەحەوەتەیە و مەیدانە گازیە دەکەن، بەڵام هێشتا هیچ گروپێک بەرپرسیارەتی ئەو هێرشەی لاستۆ نەگرتووە و دەوڵەتی فێدەراڵی عێراق لێکۆڵینەوەکانی لەو بارەوە دەست پێ کردووە. شەپۆلی دەست بەسەرکردنی چالاکانی مەدەنی و سیاسی لە باکووری کوردستان. ڕۆژی هەینی حوتی گوڵان 19 شارۆمەندی کوردی دیکە لە ئەوستانی جزیر و لە شاری شەڕناخ لەلایەن پۆلیسەوە دەست بەسەر کراون. بە پێی راپۆرتەکان ماوەی چەند ڕۆژە دادستانی تورکیا بە هاوکاری دەستگای میت و پۆلیسی وڵاتە ئۆپەراسیۆنێکیان لە دژی لە ژێرناوی بەرەنگاربوونەوە لەگەڵ مەترسیەکان دەست پێ کردووە و لەو ماوەیەدا دەیان ڕۆژنامەوان چالاکی سیاسی و مەدەنی
لە شارەکانی باکووری کوردستان ئێستانبول و ئەنکارا دەست بەسەر کراون. هاوکات ئەرتەشی تورکیا بە بیانەوەی ئۆپەراسیۆنی سەربازی شاری جوولەمێرگ و گوندەکانی بە تەواوی گەماروداوە و ڕێگە نادات کە شاوەرزان کار و چالاکیەکانی ڕۆژانەیان ئەنجام بدەن. کۆبوونەوەی کرێکارانی ڕەسمی نەوت لە دوورگەی لاوان. بەیانەی شەمە هەشتی گوڵان کرێکارانی ڕەسمی نەوتی شاغەڵا دوورگەی لاوان بۆ جارێکی دیکە دژ بە جێبەجێنەکردنی داخوازیەکانیان کۆبوونەتەوە. کرێکارانی ڕەسمی نەوت خوازیاری وەلانانی سەقفی ئەغداست گەڕانەوەی ئەو بڕەپارەیە کە لە ساڵانی ڕابردوو وەکو باج لەسەر حەقدەستەکانیان کەم کراوە، وەلانانی ئاستەنگیەکانی بەردەم سەنەواتی خانەنشینی، کۆتایی هێنان بە دەستێوەردانەکانی دەوڵەت لە سندوقی خانەنشینی کرێکارانی سەنعەتی نەوت، بەکردەوە دەرهاتنی مادەی دەی ئەرک و بەرپرسیارەتی پێرسۆنێلی نەوت، وەلانانی جیاوازی و لە کاردوورخستنەوەی بەڕێوەبەرانی ناکارامە بوون. ناڕەزایەتی کرێکارانی پاڵاوگەی شەشەمی پارسی جنوبی و دەرکردنی چەندین کرێکار. لە ڕۆژی هەینی حوتی گوڵانی 1403دا کرێکارانی ئەرکانسالێسی شاغەڵ لە پاڵاوگەی شەشەمی پارسی جنوبی لە ئازدۆخی پیشەی و مەعیشەتی ناڕەزایەتیان دەربڕی، بەڵام لەگەڵ توندوتیژی بەڕێوەبەرانی شرکەت بەرەوڕۆبوونەوە. بە پێی زانیاریەکان کرێکارانی شاغەڵ لە پاڵاوگەی شەشەمی پارسی جنوبی لە ئاست و شارەکان بە واژۆکردنی گرێبەستی نوێ و لە بەرچاو نەگرتنی مافەکانیان ناڕەزایەتیان دەربڕیوە و لە واژۆکردنی ئەو قەراردادا خۆیان بواردووە. لە کاردانەوە بەرامبەر بە کۆبوونەوەی کرێکاران حراسەت و بەڕێوەبەرایەتی پاڵاوگا 22 کرێکاریان لەسەر کار دەرکردووە. کۆبوونەوەی خەڵکی ڕەمشک دژ بە داگیرکردنی زەمین و چالاکی معدەنی مس. بەپێی راپۆرتی کەمبەینی چالاکانی بەلوچ، دانیشتوانی ناوچەی ڕەمشک لە بەلوچستان ماوەی 2 هەفتەیە کە لە ناڕەزایەتی بە داگیرکردنی زەمینە کەشاوەرزیەکانیان لەلایەن کۆماری ئیسلامی و لێدانی معدەنی مەز مانیان گرتووە. بەپێی راپۆرتە دەیان دانیشتووی ناوچەی ڕەمشک کە ماوەی 2 ساڵە بەڵگەی مەحزەری زەمینەکانیان وەرگرتووە لە بەردەم دەفتەری شرکەتی معدەنی مەز مانیان گرتووە و دەڵێن کە ناوەندەکانی پەیوەندیدار بە حکوومەت زەویە کەشاوەرزیەکانی داگیر کردووە و خەرەبووی زیانەکانیان ناکاتەوە. بە پێی زانیاریەکان بنەماڵەی کەشاوەرزان بە ژن و منداڵەوە هەر ڕۆژ لە بەردەم شرکەت کۆ دەبنەوە و مامورانی ڕژیم گوشاریان بۆ هێناون تاکو مانگرتنەکەیان کۆتایی پێبێن. دەست لە کارکێشانەوەی شۆفێرانی بار هەڵگر لە جەکیگۆر. ڕۆژەی هەینی حوتی گوڵان شۆفێرانی بار هەڵگر لە شارستانی جەکیگۆر بۆ جارێکی دیکە لە ناڕەزایەتی بە کەمکردنەوەی پشکی سوتەمەنی دەستیان لە کار کێشایەوە و مانیان گرتووە. بە وتەی چالاکانی بەلوچ، ڕژیمی سەرکوتگەری ئیسلامی لە ڕۆژانی 25 و 26 خاکەلێوە دەستی داوەتە کەمکردنی پشکی سوتەمەنی کامیۆندارانی بەلوچستان. لەو کاتەوە کامیۆنداران و شۆفێرانی بار هەڵگر لە زۆربەی شارەکانی سیستان و بەلوچستان دەستیان لە کار کێشایەوە، بەڵام هیچ بەرپرسێکی ڕژیم نەچووە بەدەم داخوازیەکانیانەوە. بڕێنی پشکی سوتەمەنی کامیۆنداران لە حاڵێکدایە کە ڕۆژانە نەوتکێشەکانی سپای پاسداران بە ئازادانە لە سنوورەکانی پاکستان و ئەفغانستان نەوت، گازۆیل و بەنزین قاچاق دەکەن. داخوازی 14 بەندکراوی سیاسی بۆ هەڵوەشاندنەوەی حکمی ئەعدامی توماچ. 14 بەندکراوی سیاسی ڕۆژی هەینی حوتی گوڵان لە نامەیەکدا سەپاندنی سزای ئەعدامیان بەسەر توماچ ساڵحی بە بێشەرمانە ناوبرد و ڕایانگەیاند کە کۆماری ئیسلامی بۆ جارێکی دیکە ناوەڕۆکی ڕاستەقینە و دژە مرۆڤی خۆی نیشاندا. لە بەشێکی ئەو نامەیەدا هاتووە پەیامی دەسەڵاتداران و ئەو کەسانەی هۆکاری سەپاندنی سزای ئەعدام بەسەر توماچ بوون بە دەستمان گەیشتووە. ئەمە سزای بێدەنگی ئێمەیە و حکمی داهاتووی یەک بە یەکی هەمومانە تا هەموو دەنگە ناڕازیەکان کب بکەن، بەڵام بیریان لەوە نەکردەوە کە بەرخۆدانی خەڵک لەسەر شەقامەکان کۆتاییان پێدێنێت. واژۆکارانی ئەو نامەیە بریتین لە گۆدڕۆخ ئێرایی، هەستی ئەمیری، ڕەسوڵ بوداغی، مستەفا تاجرزادە، ئەمیر سالار داودی، ویدا ڕەبانی، حسێن ڕەزاق،
ڕەزا شەهابی، نەرگز محەممەدی، عەبدوڵڵا موئمنی، محەممەد نەجەفی، سدیقە وسمەقی، فائیزە هاشمی و مەریەم یەحیەوی. گواستنەوەی کرێکارێکی مەحکوم بە ئیعدام بۆ بەندی تاکە کەسی زیندانی ئەهواز. حەبیب دەریس، کرێکار و بەندکراوی سیاسی مەحکوم بە ئیعدام لە زیندانی ئەهواز ڕۆژی چوارشەممە 5 گوڵان بۆ بەندی تاکە کەسی گوازراوەتەوە و ئەگەری لە سێدارەدانی لە ئارادایە. حەبیب دەریس هاوڕێ لەگەڵ 5 کرێکاری دیکە زستانی ساڵی 97 هەتاوی و هاوکات لەگەڵ ناڕەزایەتیە کرێکاریەکان لە پارێزگای خوزستان لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر و بۆ زیندانی شەیبان گوازراونەوە. ئەو 5 کرێکارە لەلایەن دادگای ئینقلابی ئەهوازەوە بە تۆمەتی محاربە و ئیفسادە فی الئەرض بە ئیعدام مەحکوم کراوە. حیمایەتی جیهانی ئێرانیان لە تومات ساڵحی. ڕۆژی هەینی 7 گوڵان 1403 ئێرانیانی ئازادیخواز لە وڵاتەکانی ئیتالیا، سوئیس و ئاڵمان دژ بە کۆماری ئیسلامی کۆبوونەوە و پشتیوانی خۆیان لە تومات ساڵحی و هەموو بەندکراوانی سیاسی ڕاگەیاند. بەپێی راپۆرتەکان ئێرانیانی ئازادیخواز بە بەدەستەوەگرتنی وێنەی ئەو بەندکراوانەی سزای ئیعدامیان بەسەردا سەپێنراوە داوایان لە کۆمەڵگای جیهانی کرد گوشارەکانیان بۆ سەر کۆماری ئیسلامی بە مەبەستی ڕاگرتنی سزای ئیعدام لە ئێران زیاد بکەن و سوپای پاسداران بخەنە نێو لیستی تێرۆریزمی نێودەوڵەتیەوە. کۆبوونەوەی ئێرانیانی دانیشتووی ئەمریکا لە بەردەم زانکۆی برینستۆن. ڕۆژی هەینی 7 گوڵان لە ئەیالەتی نیوەجێرسی ئەمریکا ژمارەیەک کورد و ئێرانی بۆ ناڕەزایەتی دەربڕین بەرامبەر بە بوونی تێرۆریست موسەویان لە زانکۆی برینستۆن لە بەردەم زانکۆ بە وتنەوەی دروشمی نابۆ بوونی تێرۆریست خۆپێشاندانیان بەڕێوەبرد. داخوازی خۆپێشاندەران و بەشداربوونی و چالاکیە داوایان کرد تێرۆریست موسەویان لە زانکۆی برینستۆن دەربکرێت. موسەویان لە کاتی تێرۆری چالاکانی سیاسی لە ئاڵمان سەفیری دەوڵەتی ئێران لە وڵاتە بووە و لە داڕشتنی پیلانی تێرۆریستی ناسراو بە میکۆنۆسدا ڕۆڵی سەرەکی هەبووە. و دوایین هەواڵمان سەبارەتە بە پەرەسەندنی ناڕەزایەتی خوێندکاران بۆ پشتیوانی لە غەزە. ڕۆژی هەینی 7 گوڵان 1403 هەتاوی خوێندکارانی زانکۆ لە چەند ئەیالەتی ئەمریکا، فەڕەنسا، ئۆسترالیا، ئیتالیا و ئیسرائیل دەست بە ژێنۆسایدی خەڵکی فەلەستین خۆپێشاندانیان کرد. بەپێی راپۆرتی میدیا نێودەوڵەتیەکان خوێندکاران لە زانکۆکانی نیویۆرک، کۆلۆمبیا، ئۆهایۆ، لۆس ئانجلس و تگزاس درێژەیان بە مانگرتن داوە و بە خۆپێشاندان و تێکەڵچوون لەگەڵ هێزەکانی پۆلیس پشتیوانی خۆیان لە خوێندکارانی دەست بەسەرکراوە و خەڵکی فەلەستین ڕاگەیاند. لە ئوسترالیا، ئیتالیا و فەڕەنسا خوێندکارانی زانکۆ ڕژانە سەرشەقام و دژ بە ژێنۆسایدی خەڵکی فەلەستین لەلایەن ئیسرائیل و حیمایەتی وڵاتانی ڕۆژاوای لە جینایەتەکانی دەوڵەتی نێتانیاهۆ دروشمیان بەرز کردەوە. شایانی باسە کە لە فەڕەنسا چەند خوێندکار لەلایەن پۆلیسەوە دەست بەسەر کراون. لەلایەکی دیکەوە خوێندکارانی ئیسرائیل و بنەماڵەی دیلەکانی دەستی حەماس لە کۆبوونەوەیەکدا خوازیاری ڕاگررتنی دەست بەجێی شەڕ و ئازادی بارمتەکانی دەستی حەماس بوون. لە هەواڵێکی دیکەدا شرکەتی گوگڵ لە ئەمریکا 20 کرێکاری بە بیانووی پشتیوانیکردنیان لە فەلەستین لەسەر کار دەرکردووە و هەفتەی پێشوش 30 کرێکاری بە هەمان بیانوو دەرکردبوو. بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانتان پێشکەشکرا، کاتێکی خۆش بۆ هەموو لایەک.